لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیەک لە شاری سلێمانی ڕیکلامی بۆ ئەنجامدانی یاری سکوید گەیم کرد کە بڕیار بوو لە مانگی دوودا ئەم یاریە بە ئەنجام بگەێنرێ. بەڵام ئەم هاوڵاتیە لە 20 مانگەوە ژمارە تەلەفۆنەکەی داخراوە و بەردەست نییە. ژمارەیەک گەنج ئەمڕۆ گربوونەتەوە داوای پارەکانیان دەکەن کە بەشداریان کردو و پارەیان دا. منە بچمە لە یەشێ لەو گەنجانە سڵاو لێبێ داواکاریتان چییە؟ ئەتانێت چی بکەن پارەکەتان وەرنەگرتووەتەوە تا ئێستا؟ سەرەتا بەخێرات نانەکەم ئێمە وەکو چەند گەنجێک کە زیاتر لە 456 کەسین بەشداریمان لە وەک بڵێن کێبڕچیە کردووە بۆ بنەوەی چەند خەڵاتێک لەلایەن کەسێکەوە بەنای ڕێبەرهادی کە دامەزێنێنی ئەم بەرنامە و پێشبڕکێ بۆ وەکو خۆمان ئێمە وادی ئەومان پێدراوە کە ڕۆژی یەکی دوو سەری ئەم مانگیە کە شوێنمان بۆ دیاری بکرێت بەشداری شتەکان بکەین. بەڵام تا ئێستا دەنجێکی نییە و بێ لەوەش لە ڕۆژی 20 مانگەوانەیە ئەم کەسە ڕقم تەلەفۆنی داخراوە هەموو شتێکی دیار نەماوە، یعنی بە تەواوەتی ئەکاونتەکانی دیاکتیڤ کراون، هیچ شتێکی دیار نییە. بێلەوە کە چەند خەڵاتێکی داناوە ئەم خەڵاتانە بوونەتە هۆی ئەوەی کە خۆڵکەنە چاوی خەڵکەکە. یەکەمیان براوەی چەند ملیۆنێک دینارە، دوای ئەوە گەشتێکی دەروی وڵات، دواتر گەشتێکی عەمرە و خەڵاتی چوارەمیش بۆ گەشتێکی ناوخۆی وڵاتی کوردستانە. تا ئێستا وەڵامی نییەونەتەوە؟ هیچ وەڵامێک نییە و ئەگەر بچینەوە سەر قانون ئێمە وەمان هەیە بڵین ئەگەر یاریگایەک مەلعبێک یاریێک ڕێخا بلیتەکان بفرۆشێت دوای یاریەکە ڕۆشێتەوە طبعاً قەرەبووی بلیتەکان نەکرێتەوە. ئێمە ژۆکو خۆمان کە زیاتر لە 15 گەشت ژینەم دەقەیە کە هاتوونەتە ئێرە و داوامان لەمەوە کردەوە وەکو یارمەتیەکی ینی بەبێ دروستکردنی هیچ گرژیەک بەبێ دروستکردنی هیچ توندوتیژیەک تەنها بەبێ دەنگی داوای مافی خۆمان کردەوە تا ئێستا هیچ دەنگێک نییە. تۆ بڕی چەندێک هەیەوە؟ لە کەمترین بڕ من نیاومە چکە لە سەرەتاکەیا بوو من 130,000مەوە، بەڵام بڕەکان زیاتر ئەگا تاوەکو 25,000 ئەگەر VIP بی تقریبی 39 دلارە. زۆر باشە. برێ بچمە لای ئەم گەنجە ئەگەر فەرمیتە ئێرە لە چۆ هاتووی تۆ؟ ئێمە لە کەرکووکەوە هاتووینەوە وەڵا. تۆش بەشداری کردووە؟ ئارەوەڵا 5 کەس بەشداریمان کرد 13,000مان داوە. یعنی هەر کەسە و 13,000 هەر کەسە و 13,000مان داوە. ئێستا هاتوون بۆ وەرگرتنەوەی پارەکە؟ ئارەوەڵا هاتووینە و ئیتر ناهاتین کێشەش دروستکەین ڕاستی، بەس هاتین پارەکان خۆمان بگەڕێنەوە کاکە تەلەفۆن شەکەین جواب نادەنەوە نەوە لە واتساپ نەوە لە تەلەگرام. دوو ڕەقەمشی ئاسیا و کۆڕەک هەردووچی داخراوە جوابی نییە. سێما هاتین کاکە و پارەمان بۆ بگەڕێنێتەوە ئەلەساس خەڵاتەکانشی بۆ عەمرە بێ و بۆ دەروی وڵات بێ. بەزیز دەنگێکی نەماوە خۆی بزر کردو نازانین چی لێ هاتووە. باشە ئەگەر ئێوە کەسە نەدۆزنەوە وەڵامتان نەیاتەوە ڕێکاری یاساییەکرد نەبەر؟ ئارەوەڵا ڕۆیش کاتەکەین لی ئیترە شتێکمان پێ بکرێیکەین ڕاستی. ئارە بەخۆ باشە لە کێکەوە وەڵامی نیاونەتەوە؟ وەڵایە و نێزک 2 هەفتە بێ ئەوە نە تەلەفۆنی بۆکەین و شتەکەی وتی هەتا 2 خۆی لە ڤۆیسەکە لێ هەتا 2 ئەنجا یارەکان پێتانە لین کێیەکرێ ئێوە 2 دەنگی نەبووە هەتا ئێستا شەقەمی خفڵە ڕاستی خۆی دەرنەکردووە. ئەمە چەندم جارە یەیتەوە بۆ سلێمانی بۆ وەرگرتنەوەی؟ ئەمە دووەم جارمە پەیەرەکەش هاتم عینەن هەر هیچ شتێکان بۆمان نەکرد هاتین وتیان ئێمە حەقمان نییە لەو شوێنەی کە پلیتەکە فرۆشراوە ڕۆیشتین بۆ ویانە وتیان ئێمە هیچ عەلاقەمان نییە خۆی لێرە کارمەند بووە لێرە ئیشی کردووە. ئیتر نەماوێت زۆر دەنگە دەنگ بکەین و نەماوێت شتەکە ناخۆش بێ بەڕاستی ئیسمان بەڕێکاری یاسایی هینیکەین پارەکان خۆمان وەرگرینەوە بڕینەوە بۆ ماڵ. ئیتر حاشان لێ کردو هەنێک کەسش ئەوەمەد نەخێ لێرەش دوان نەفرۆشراوە نەمانەزانی ئێمەش هاتینەوە ئەمڕۆ بە کۆمەڵێک گەنج زۆرەوە بۆی پارەکان خۆمان وەرگرینەوە ڕاستی. نەفەری وا هەیە 60,000 داوە، نەفەری وا هەیە VIP گرتووە بە 100 دلار، نەفەری وایە ڕقەمەکان ڕقم 01 و 456 کڕیوەتەوە بە 56 کراوەتە مەزایەدەوە. نەفەر واشەیە پلیتەکانی کڕیوە کە بەشداری بکە بە 30,000 سەرەتا 6 بوو دوای بۆیە 13 دوای بۆتە 23 شتەکان دەبڵ بۆتەوە و قات بۆتەوە سەش دەنگی نەماوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینن ئەمە گربوونەوەی کۆمەڵێک گەنجە کە بەشداریان لە یاری سکوید گەیمە کردووە کە بڕیار بوو لە سەرەتای مانگی دوودا لە شاری سلێمانی بەنجام بگەێنرێ کە بلیتەکانیشی فرۆشراوە. ئەم یاریە لە زنجیرەی سکوید گەیمی کۆریەوە وەرگیراوە کە لە ماوەی ڕابردوودا بەشی دووەمی بڵاو کرایەوە کە ئەمە دەنگانێکی زۆری هەبوو بۆیە کە هاوڵاتێک لە شاری سلێمانی ڕێکلامیەوەی کردووە کەم یاریە لە شاری سلێمانی دووبارە دەکاتەوە و خەڵکێکی زۆر لە یاریەکە لە شارەکانی دوهۆک و هەولێر و سلێمانی و دەوروبەری و کەرکووک بەشداریان کردو تەنانەت کە باسی لەوەش کردووە کە لە بەغاوە بەشداریان لەم یاریەدا کردو بەڵام ئەم گەنجانی ئێرە باسییان کرد کە ئەو کەسان نزیکەی 2 هەفتەیە وەڵام ناداتەوە و ئەمان هاتوو پارەکانی وەربگرنەوە بەڵام ژمارەکانی داخستووە.